سیما تازەکەی سەددام حوسەین گەر پێش پرۆسەی ئازادی عێراق کوردێک گوێی لە ناوی سەددام حوسەین بووایە ڕاستەوخۆ سیمای خوێن ڕێژێک لە ناو بیری ئەو کوردەدا دروست دەبوو سیمایەک کە بەرپرسیارە لە کۆمەڵکوژی و شاڵاوەکانی ئەنفال و کیمیاباران و ئەوڵدان بۆ سڕینەوەی وێنەی ئێمەی کورد لەسەر وێنە گشتیەکەی جیهان بەڵام لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە بە دیاریکراوی دوای ئەوەی هێزە کوردیەکان بوونە فەرمانڕەوە و دان پێدانراوی هەرێمی کوردستان لە باکووری عێراق وردە وردە سیمای خوێن ڕێژەکە لە ناو بیری ئێمەدا دەستکاری کرا و ئێستا زیاتر وەک فریاد ڕەسێک دەردەکەوێت لەم ساڵانەی دواییدا و لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا چاومان بە لێشاوێک لە راپۆرت و نووسین دەکەوێت کە کار لەسەر جوانکردنی سیمای ڕژێمی بەعس و سەددام حوسەینی لە ناوچوو دەکەن تەنانەت چەندین پەڕە و پێگەی تایبەتی بەو بابەتە کراوەتەوە کە مێژووی بەعسمان بە چیرۆکی جۆراوجۆر بۆ ڕووپۆش دەکەن و بربەستێک لە بەردەم ئەمنەوەی ئێستا و مێژووی ڕەشدا دروست دەکەن ئێستا پرسیارە گەورەکە ئەمەیە هۆکار و مەبەستەکانی پشت جوانکردنی سیمای سەددام حوسەین چین بەپێی پێوەرەکانی ئاینی ئیسلام و پێوەرە ئەخلاقیەکان و یاسا مرۆییەکان ستەم هیچ حەسانەیەکی نییە و شوناسی دینی و نەتەوەیی و ڕەگەزی هیچ لە ستەمی ستەمکار کەم ناکاتەوە بەواتایەکی تر هیچ هێزێک نییە بتوانێت ستەمێک بگۆڕێ بە چاکە بەڵام بەبێ ڕەچاوکردنی هیچ کام لەو پێوەرانە خەریکە ستەمەکانی دیکتاتۆرێکمان لێ دەکەن بە چاکە و کاری ئەخلاقی ئینتیما بۆ سەددام حوسەین و ڕژێمەکەی بەهۆی بەراوردی دەسەڵاتی کوردیەوە پەیدا بووە کەنەوەی دوای ڕاپەڕین خۆی بەستەم لێکراوی ژێردەستی کورد دەزانێت بەڵام ئەوانەی خاوەنی ئەم بیرکردنەوەیان زۆرینەیان لە گەنجانی ئێمە پێگاتون و هیچ ئەزمون و بەرکەوتنێکمان لەگەڵ بەعس و سەددامدا نییە لە ناگاییمانەوە وتافی باشبوونی بەعس بەرز دەکەینەوە ناشگەڕینەوە بۆ خوێندنەوەی مێژوو ئەوان بە چاوی خۆیان ڕاپێچانی ژن و منداڵ و پیرەمێردەکانیان نەبینیوە ئەوان بەشداری کۆڕەوی ملیۆنیان نەکردووە نازانن ئەڵواسین و دەستدرێژی نەو زیندانەکان چییە چیرۆکی میوانە چەکدارەکانی نیوە شەویان هەرگیز نەبیستووە نازانن سەددام لە هەڵەبجە هەوای ڕاستپەر تا بمان خنکێنێ و لە گەرمیانیش لەم و دووکەڵ شوێنکەوتوانی ئەم ڕەوتە کە وێنەکێشی سیما تازەکەی سەددامن لە هەڵەیەکی گەورەدان چونکە بنەمای ڕەوت و بیرەکەیان لەسەر بەراوردێکی هەڵا بنیاد ناوە خراپە بە چاکە بەراورد دەکرێت نەک بە خراپە دەسەڵاتی کوردی حکومڕانیەتەکەی لە قۆناغێکی زۆر خراپدایە بەڵام بۆچی ئێمە بگەڕینەوە بۆ خراپێکی تر کە سەددامە بۆچی هەوڵ بۆ دروستکردنی باشێک نەدەین کە هەردوو خراپەکەی پێشوو بسڕێتەوە واتە لە نێوان دوو بژاردەی خراپدا هەردووکیان ڕەت بکرێنەوە و بەژاردەی سێەم هەڵ ببژێردرێت